دەنگدەرانی جۆرجیا یەک لە کەرەوەن لە هاوسەنگی دەسەڵات لە ئەمریکا. کۆرۆنا لە کالیفۆرنیا لە هەڵکشانێکی زۆردایە. پێشلکاریەکانی ڕۆژەماوانی ساڵی 2020 لە تورکیا. برنامه کنکشن دنگی امریکا ل واشنگتن پایتخت سلاو و ریزن من صالح دمی جرج با بینرین هجا ل هر جهود ورکی هەروەها لای منیشەوە جانی دیلان ئیدەمەتان خۆش دەمژمار 8 شەوەکی سێشەممە 5 مانگی 1 ساڵە 2021 ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بوانە سەر. ایرو ل ولایت جورجیا هەلبژارتنên سیناتۆیا ئەمریکا ji bo 2 کورسیان دووبارە dibin و دنگدار رولک مزن د بالانسا دەسەڵاتە ئەمریکادا بلیزن ji bo 2 ساڵên پێش. سەرۆک دۆناڵد ترامپ د هەلمەتا پشتگیریە هەردوو بربژارên کۆماری دا جارێکە din بەحسا سەختەکاریە د هەلبژارتنên سەرۆکایەتیە دا کir. لێ د هەمان demê de wî daxwaz ji xelkê kir ku Kelly Loeffler û David Perdue yên komarî hilbijêrin da ku komarî karibin Sînatoyê kontrol bikin. Alîgirên Serok Trump dibêjin serkeftina li beramber berbijêrên Demokrat John Ossoff û Raphael Warnock pir giring e ji ber ku ew dê zora gumanên wan ên sextekariyê bibe. Serokê hilbijartî Joe Biden bi dora 12,000 deng li wilayeta Georgia bi ser ket û ji ber ku wilayeta caran komarî bû بەحساوەیەکێ دەبێت کو دموکرات پێویستی بە هەولەکە مەزن هەنە دا کو کاربن وان هەردوو کورسیان قەزەنج بکەن و باڵانسا سیناتۆیە بکن پێنجی لە بەرامبەر پێنجی دەوێ ڕەوشێدا جیگرا هەلبژارتیا سەرۆک کامەلا هاریس دێ ببە دەنگی پێنجی و یەکێ و ئەو دەکارە پشتگیریە پێکانینا سیاسەتên جۆ بایدن بکە. پۆلیس لە ڕۆژی دووشەممە لە واشنگتن دیسی سێ سەرکردەی پراوز بۆیز یان کۆڕە سەربەرزەکانی دەستگیر کرد کە تاوانبارە بە سوتاندنی مانشێتێکی بلاک لایڤز مەرەر کە لە مانگی ڕابردوو لە کەلیسایەکی میژوویی ڕەشپێستەکاندا لە ناوەڕاستی شاری واشنگتن دیسیدا دڕاندەبوو. هێنری ئەنریکی تاریۆ کە تەمەنی 36 ساڵە دوای ئەوەی گەیشتە واشنگتن لە پێشەوە خۆپێشاندانانەی لەلایەن لایەنگیرانی سەرۆک ترامپەوە پلانی بۆ داڕێژراوە دەستگیر کرا کە هاوکاتە لەگەڵ ئەو دەنگدانەی کانگرس کەوا لە ڕۆژی چوارشەمە چاوەڕوان دەکرێت بۆ چەسپاندنی سەرکەوتنی هەڵبژاردننی جۆ بایدن. پۆلیس ڕایگەیان دوای ئەوەی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە تاریۆ دەستگیر کراوە و ڕوبەڕۆی چەندی تاوانە. گاڤاداوی د پرۆسەیە دەستوریە هەلبژارتنا سەرۆکê nû yê Amerîkada ew roja çarşemê şeşê mehê pêktê û normal bi hin merasîman bi rêve diçe. Li îsal bi awayekî berbiçav balê dikişîne bi sedema redkirina dadgehê ya keysên sextekariya dengdanê. Joe Biden dezanێت دوای ئەوە چی ڕوو ئەدات بۆ دیاریکردنی وەکو سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دوو جارەمەی کردووە یەکەم جار لە مانگیەکی ساڵی 2013. تۆمارەکان پژڕاستکەنەوە دەنگە ئەلکترۆنەکانیش بژمێرنەوە دەنگە ئەلکترۆنەکانی کە بە ویلایەتەکان دراوە بۆ سەرۆک و جێگری سەرۆک. جارێکی تریش دوای 4 ساڵ لە 6 مانگیەکی 2017دا هەستا بە جێبەجێکردنی ئەرکی جێگری سەرۆک کە لە دەستوردا هاتووە سەرۆکایەتی دانیشتێکی هاوبەشی کۆنگرێسی کردووە بۆ کردنەوە و هەژمارکردنی ئەو دەنگانەی کە مۆری لەلایەن پەنجا ویلایەتەکەەوە لێدراوە. Donald Trump of New York has received for President of the United States 304 votes. بەندی 12 دەستوری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەرکەکانی جێگری سەرۆکی ئێستا دیاریەکات کە دەبێتە سەرۆکی ئەنجومەنی پیرانیش بە ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەنی پیران و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران هەموو بەڵگەنامەکان دەکەنەوە دەنگە ئەلکترۆنەکانیش دەبێ هەژمار بکرێت. چۆن و کەی ئەمە ڕوودەدات دەتوانی لە یاسای یاساکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەندی سێهەم بەشی 15 ئاماژەی بۆ کراوە بژاردنەوەی دەنگە ئەلکترۆنیەکان. ئەم بژاردنەوەیش مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 دەستکاریش کراوە و چاک کراوە لە ساڵی 1940دا. ڕۆژی 6 مانگی یەک لە کاتژمێر 1 پاشنیوەڕۆدا سەرۆکی ئەنجومەنی پیران سەرۆکاتی دانیشتێکی هاوبەشی کۆنگرێس دەکات و کردنەوەی دەنگە مۆرکراوەکان
کە دەنگی هەڵبژاردننی پەنجا ویلایەتەکەی و بەپێی ڕیزبەندی ئەبجەدیش بەپێی یاساکە فرسەتی ئەوەش دەدات بە ئەندامان کەوا تانا لە دەنگی هەر ویلایەتێک بدەن بەمەرجێک ئەو داوایە بە نووسراو بێت و واژۆ کرابێت لەلایەن بەکەمی ئەندامێکی ئەنجومەنی پیران و ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانەوە. ئەو ڕخنەیە نووسراوە و واژۆش کراوە نەک لەلایەن ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانەوە بەڵکو لەلایەن ئەندامێکی ئەنجومەنی پیرانیشەوە. بەڕێز سەرۆک تانەکە نووسراوە و واژۆش کراوە بەڵام هێشتا ئەندامێکی ئەنجومەنی پیران واژۆی نەکردووە جاکەوایە تانەکەت قبول ناکرێت. لە ساڵی 2005دا بۆ دووهەمجار بوو هەژمارکردنی دەنگی ئەلەکترۆنی هەڵپەسێردرا کاتێ یەکێ لە تانەکان مەرجی پێویستی تێدا بوو. ئەمەش بەپێی دەستوری ئەمریکایە لە هەمبەر ئەو حاڵەتانە هەردوو ئەنجومەنی کۆنگرێس و پیران چوونەتە دوو ژووری سەربەخۆ و بۆ دوو کاژمێر وتوێژیان کرد بەڵام لە کۆتاییشدا تانەکە سەری نەگرت. ساختەکاریشان کردووە لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا فرت و فێڵ کراوە. لە نێو هەوڵەکانی سەرۆک داناڵد ترامپ کە هیچ ڕاستێکی تیانە بوو لە هەڵبژاردن ساختەکاری کرابێ جێگری سەرۆک مایک پێنس سەرۆکاتی بژاردننی دەنگەکان دەکات هەر ئەویش بردنەوەی جۆ بایدن لە هەڵبژاردننی 2020دا ڕائگەیەنێت. بەکەمی تاکە ئەندامێک لە ئەنجومەنی نوێنەران مۆبرۆکسی کۆماری کە نوێنەری ئەڵەبامایە یەکێکیش لە ئەنجومەنی پیرانیش جاش هاوڵی کۆماری ویلایەتی میزۆری ڕایانگەاندووە دەیانەوێ تانەکانیان بەرزکەنەوە لە کاتی بژاردننی دەنگەکان لە ڕۆژی چوارشەمەدا. بەبوونی زۆرینەیەکی دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران پێشبینی دەکرێت هەر تانەیەک شکست بهێنێت. ئەمریکا زۆر کورتی هێنا لە ئامانجەکانی بۆ کۆتانی 20 میلیۆن کەس لە دژی کۆڤید-19 تا کۆتایی مانگی 12 بەڵام خێرایی کۆتانەکان خەریکە خێراتر دەبێت. فرەتر لە 350,000 کەس ئەوە ژمارەی ئەو کەسانەیە لە ئەمریکا کە بەهۆی نەخۆشی کۆڤید-19ەوە گیانیان لەدەستداوە. ئەو نەخۆشیی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە کە نزیکەی یەک لەسەر شواری مردنەکانە بەو نەخۆشیە لە سەرانسەری جیهان. سەرۆک دۆناڵد ترامپ لە توییتێک داوەتی کە ژمارە کەیسەکانی کۆڤید-19 و مردنەکان گەورە کراونەتەوە بەهۆی ئەو شێوەی وڵاتەکە کەیسەکان دیاری دەکات. دکتۆر ئەنتۆنی فاوچی شارەزایی باڵای وڵاتە یەکگرتووەکان بۆ نەخۆشیەکانی هەوکردن هاوڕان نییە. باشە مردنەکان مردنی ڕاستەقینن مەبەستم تەنها ئەوەیە کە پێویستە کە بیکەیت سەردانی ئەو شوێنانە بکەیت کە و کارە سەختانەیان تێدا دەکەن. سەدای نەخۆشخانەکان بزانە کارمەندانی تەندروستی لەگەڵ چیدا سەودا دەکەن ئەوان لەژێر فشارێکی زۆردان. هەوڵی کوتانی خەڵک گێری خواردووە هەر لە سیویەکی مانگی 12 نزیکەی 2.8 میلیۆن کەس کوتراون کە بەشیەکی بچووکە لەو ئامانجە 20 میلیۆن کەسەی کە حکوومەت دیاری کردبوو. بە هەڵەژماردن لە بەڕێدابینکردنی ڤاکسینەکان نەبوونی هاواهەنگی لە نیوان حکوومەتەکانی فیدراڵ یارەتەکان و خۆرجەیەکاندا هۆکارن. پێویستە هاو ئاهەنگی هەبێت هاوبەشەیەکی ڕاستەقینە لە نێوان حکوومەتی فیدراڵی و ویلایەتەکاندا هەبێت ئەوەیە کە ئێمە دەمانەوێت بیکەین هیوادارین تا سەرەتایی ئەم ساڵ بێتە دی. سەرۆک ترامپ ڕایگەیاند کە حکوومەتی فیدراڵ کۆتانی دابەش کردووە بەڵام ئیارەتەکانن دەبێ خێرابن لە بەڕێوەبردننی کوتانەکان. ڤایرۆسەکە و هەڵمەتی کوتان پێشبڕگیەکە کە ئەمریکا بە هیوایە لە ساڵی نوێدا بەسەردا سەرکەوێ. هەژمارە مریان بە سەدەما کۆرۆنای لە ناوچەیە لۆس ئەنجلسا کالیفۆرنیا بلند دەبە و بەرپرسên ساغلەمیە دەبێژن ڕەنگە هەژمارە مریان هەفتەیەکی زووتر هەزاری دەرباسکە. بهتری یەک ji nav 5 kesan lê navçeyê encamên wanên testkirinê erênîne û keysên vîrosê li wir duqat bûne di navbera siyê meha mijdara sala borî de ku 400,000 bûn û duyê meha çile an ku berî çend rojan ku bûne 800,000 keys. Navçeyê roja duşemê heftê û heft miriyên din ragihandin û hejmara giştiya miriyan gihişte 10,805 kes li navçeya herî qerbaliqa Amerîkayê. Berpirsên saxlemiya Los Angelesê metirsî hene ku kombûna xelkê di Krîsmas û sersalê de hejmara pêketiyan li nexweşxaneyan hîn bilindtir bikin. و هندستان ڕێگەی داوە بە پەلەپەسەندکردنی دوو ڤاکسینی کۆڤید-19 کە دانانی خوراکێکە بوو ئەوەی دەکرێت ببێتە گەورەترین بەرنامەی کوتان لە جیهاندا.
ئەنژانە پەسریژە لە نیودلهیەوە بۆ دەنگی ئەمریکا ڕادەگەینێت ئەمە شیوەکان بەرز دەکاتەوە بۆ کۆنتڕۆڵکردنی پەتاکە لە وڵاتێکدا کە لەم هەفتانەی دوایەدا ڕۆژانە ژماردنی توشبوانی نوێ لە کەمبووندایە. لە دەمێکی ئەم مانگەدا یەکەم دۆسی ڤاکسینەکە دەگاتە دەستی وەرگرانی لە هیندستان دوا بە دوای پێدانی ڕەزامەندی بۆ ڤاکسینی ئەسترازیناکە ئەوەی لەلایەن بەریتانیاوە بەرهەم هێنراوە و ئینستیتوتی سیرەمی هیندیەوە دروست دەکرێت و پێی دەگوترێت کۆڤاکسین لەلایەن کۆمپانیای دەرمانسازی خۆجیی بەهارات بایۆتێکەوە بەرهەم هێنراوە. سەرۆکوەزیرانی هیندستان نارێندرا مۆدی بەرهەمهێنانی ئەو ڤاکسینە خۆجیی بە خاڵێکی وەرچەرخانی یەکلاکەرەوە بۆ بەهێزکردنی ئاستی دەرونی بۆ بەگشتداچوونەوەی ڤایرۆسەکە. هیندستان کوتانی 300 ملیۆن کەسی هەتا مانگی هەشتی ئەم ساڵی کردوتە ئامانجی خۆی. شوێنی ساردی ئەمبارکردن ئامادە دەکرێت و ڕاهێنان بە کارمەندانی تەندروستی دەکرێت بۆ ئەوەی دەرزی ڤاکسینەکە لێ بدەن لە پرۆگرامێکی کوتان کە ڕەنگە گەورەترین پرۆگرام بێت لە جیهاندا دژ بە ڤایرۆسی کۆرۆنا. ئامادەکاریەکان بە تەواوی کراون و هەروەها خزمەتگوزاریەکانی لۆجستی لەگەڵ حکوومەتانی جیاوازیستانەکان ئەنجام درراوە. هەموو ئەمانە بە دڵنیایەوە بندن لەسەر هەبوونی ڤاکسینەکە لە ڕووی بڕەوە و هەروەها هێزی کاری تەندروستی ئەوەی لەبەردەستدا هەیە. سیستمی گەیاندنی ڤاکسینەکە ڕۆژی شەممە لە سەرانسەری وڵاتدا پرۆڤەی لەسەر کرا و تاقی کرایەوە. ڕێکارەکانی گیراونەتە بەر مایە ڕەزامەندین هۆڵێکی چاوەڕوانکردنمان هەیە هەروەها ژووری کوتان و شقەیەکی چاودێریکردنیش. هیندستان بە کەڵک وەرگرتن لە پتر لەو 50 ملیۆن دۆسەی ڤاکسینی ئەسترازیناکە دەست پێ دەکات ئەوانی لەلایەن ئینستیتوتی سیرەمی هیندیەوە هەڵگیراوە کە گەورەترین دروستکەری ڤاکسینە لە جیهاندا. پسپۆڕانی تەندروستی گەشتبین و دەڵێن ڤاکسینەکان توانای پاراستنیان هەیە تەنانەت لەو جۆرە ڤایرۆسە گۆڕاوەی بەریتانیا کە بە خێرایی دەگوێزێتەوە. نزیکەی 30 لەم حاڵەتانە نیگەرانی خوڵقاندووە لەو کاتەی حاڵەتە نوێیەکانی توشبوون لە کەمبوونەوەدا بوون. ڤایرۆسەکان ناتوانن خۆیان دەرباز بکەن لەو میکانیزمی بەرگریی ڤاکسینەکە دروستی دەکات. هەر بۆیە شیانی ئەوە نییە کە کێشەی گەورە لە گۆڕێدا بێت. ڤاکسینەکان هیوا بە هیندستان دەبەخشێت کە تیایدا ڤایرۆسەکە پتر لە 10 ملیۆن کەسی توش کردووە و هەروەها گیان لە دەستانی نزیکەی 150,000 کەسی لێکەوتەوە. هیندستان 1.3 ملیار کەسی تێدایە و دووەم گەورەترین ژمارەی حاڵەتەکانی نەخۆشی لە جیهاندای تۆمار کردووە. ڤاکسینەکە دژ بە نەخۆشی کاریگەر دەتپارێزێت ئەوەی کە زۆر گرنگ دەبێت لەبارەی نەک هەر تەنها ڕزگارکردنی ژیان لە مەرگ بەڵکو تەنانەت کەسانی گەنجان ئێستا نەخۆشیەکان تێدایە تەنانەت ئەگەر زۆرێک لە نیشانەکانی تیایاندا دەرنەکەوێت بەڵام زیان بەسیەکان و دڵیان دەگەێنێت. دەتوانرێت هەردوو ڤاکسینەکە لە ئامێری سەردکەرەوەدا هەڵبگیرن و زۆر هەرزانتریشن بە بەراورد بە ڤاکسینەکانی کۆمپانیەکانی فایزەر و مۆدێرنا. Van rojên dawiyên serokatiya Donald Trump de girjî di navbera Amerîka û Îranê da bilind bûne. Amerîka Îranê bi binpêkirina maf û azadiya melevaniya di kendava Farsî de tawanbar dike û Wezîrê Derveyê Îranê Mihemed Cawad Zarîf jî ji aliyê xwe de hişdariyê dide serok Trump ku nekeve xefka İsraîlê ya gurkirina girjiyan di navbera Amerîka û Îranê da bi riya êrişkirina hêzên Amerîkî li Iraqê. Ji bo ronîkirina vê mijarê niha şîrovekarê siyasî Amar Gulê bi riya Skype ji Almanya bi me re ye. Dem baş mamoste Amar em yanî van tawanbariyên Îranê bo İsraîlê behsa wê bikin li gor xwendina te axaftinên Zarîf çi bingeh jê re hene û gelo İsraîl dikare êrişa hêzên Amerîkî bike? Gelek spas ji xwe ew bargirjî û nakokîn di navbera Îran û İsraîlê nakokîn kevnin. Lê ew tiştê ku me van rojan dibînin di astekî pir metirsîdartir e. Di milek de Îran dixwaze vê rewşê ji xwe re yani dewleta Kur li Îran mebesta min dewleta serkar niye dewleta Kur li Îran dixwaze tola ew fermandarê xwe Qasim Suleymanî rake di wan demên Kurtên ku Donald Trump maye an jî di çend rojên dahatî de wekî tê
خویاکردن وەکی تێ پرۆپاگانداکردن ملێکی دندا ئیسرائیل ژی مەترسیاخوا هەیە و هەم لە ئالیا سووریێ هەم لە ئالیا لبنانەوە ئێرشی سنووری وێ بێکردن ئەو بارگرژی بووە سەدەم و د ملێ دیپلۆماتیکدا هەردوو وڵات گەف و ژخوا دبێژن ناکۆکیên xwe bêtir ji heyvên berê salên berê bên ser ziman û berê ku tiştek biqewme bi rêya medya bi rêya dîplomatîk layinên qarşiyê xwe layinên beramberê xwe ew bikin tawanbar bikin wekî ez bawerim şewa borî bû wezîra bergiriya İsraîlê hat hinek huşdarî da yanî dibêje ihtimal heye di rojên pêşî me de tiştên ecîb û xerîb di snûrê Îran de yan jî di peywendiya di navbera bargirjiyên gel Îranê de bên biqewmin ew mesele مامۆستا ببوور ئەزا خەفتانەتە برم ینی دەربارەی vêyekê da jî em dizanin ku Îranê duh ragihandibû ku ew ê programa xwe ya navbokî carekedin berdewam bike û em bibêjin uranyumê bi rêjeya 20 sedî geş bike vêyekê jî nerazîbûn derxistin pêş û taybetî Serokwezîrê İsraîlê Benjamin Netanyahu gotibû ew ê rê nedin Îranê vêyekê bike ji aliyê Ewropiyan ve nerazîbûnek divê derbarê de çêbû tu xwe jî li Almanya dimînî ev yek wê çawa biçe serî li gor xwendina te yanî wê bersiveke tund ji Îranê re bêkirin divê derbarê de yani dewleta kûr li Îranê dixwaze gavên bêtir bavêje di milê uranyumê de di minê pîtandina uranyumê de û geşedana programa nawikiya xwe ew gavên pêşî ew gavên ku dibêjin dixwazin sedî 20 uranyum bê de pîtandin di navendên wekî Fordo, Natanz û nawendên nawikî Îranê ew gavên pir metirsîdar in ji ber çi ji ber ku di navbera pîtandina 20 ji sedî heya heştê ji sedî ku rêjeya pîwîst ji bo çêkirina yek bomba atomî dide destê mirov pir hêsan e yanî rêjeya ku pir zehmet e sifir heya bîstê Îran wî rêjê derbas kiriye û niha dikare bîstî ji sedê uranyum bipîtine yanî uranyumê ji bo bomba atomî çêke ew bûye metirsiyekî pir mezin ji ber ku emniyeta İsraîlê dikeve bin metirsiye ger ku Îran wî gavê bavêje ihtimal pir mezin yanî dîplomatên Ewropayî jî serdaxivin niha hinek dîplomatên Ewropî îro gotine me hewldanên xwe ji bo razîkirina Îranê ji bo ku wî qonaxê têper neke yanî ji sedî bîstî uranyum çê neke em hewldanê xwe pêtir dikin lê ez bawer nakim di heyvên pêşî me de hengavên Ewropiyan encamekî mezin bigire. Belê mamoste Ammar em dizanin yanî ji bo razîkirina Îranê ne tenê ew yanî ew rêkeftin pêwîst e belê dibe Îran yanî hind ew cezayên Amerîka ku li ser Îranê sepandine jî argumenta Îranê divê derbarê de ew ku li gelek welatan wekû nimûne duh dîsa li em bibêjin Korya Başûr Îran dibêje 7 milyar dolarên wan hatine sarkirin ji ber ku Amerîka rê nade Korya Başûr ku vê yekê bike em dizanin ku ew krîza girtina gemiya Korya Başûr li em bibêjin kendava Farisî derketibû pêş jî ev yek çawa dikare çareser bibe ji aliyê Amerîka de yanî ew ceza dikarin ji aliyê Amerîka de sis bibin ser Îranê ceza yani İran niha gerekçeyê xwe çi ye dibêje ew pereyên me ku li Korya Başûr hatiye girtin û bloke bûye dibêje em dixwazin vî perê xercê mesela kirîna vaksina koronayê bikin lê mesele ew e ku İran bi rêya wan pereyên ku di milê neft û firotina neftê bidestîne dikare ew hêzên ku di girêdirayê wîn li herêmê dîsa pirtir himaye bike pirtir piştgiriya wan bike niha ew mesele ku li kendava Farsê çî bûye
ئەگەر اون باڵێ بکشین سەر هەڵوێستا دەوڵەتە ئەمریکای هەڵوێستا دەوڵەتە ئەمریکا پڕ زەلالە یعنی دەبێژێ نابێ تشتین وسا لە هەرێمین نێودەوڵەتی بەتایبەتی لە دەریای نێودەوڵەتی چێ ببن کوریا باشوورژی بخوا هەم هەیئەتێکی دیپلۆماتیک شاندی ئیران هەمژی هێزن سەربازیان خۆی دژی ژێرت بژن زیاد دەریاییژی شاندی هەرێمێ ئەو بارگشی مامۆستا ببوورە ئەس دەبرم تمش بەر وەختێ مەگەلەکێ مام دخوازم بهتر پرسان بکەن ینی بەری چەند ڕۆژان ساڵڤەگەرا کوشتنا جەنێراڵێ ئێرانی قاسم سلێمانی بۆ هەروەکی تەژی دەستپێکە ئاخافتنە خۆدا بەحساوەیەکی کرد و هەنێک خۆپێشاندان لە وڵاتێن دەردۆرێ نەتەنێ لە ئێرانێ چێبوون تێبێژی ئەف بۆنە دکارە هین گرژیان ینی بووە سەدەم کوهین ئەو گرژی بلندتر ببن یان ڕێڤەبەریە بەیە ئەم ببێژن ئەمریکای دکارە وان گرژیان هەنێکی سستر بکە؟ احتمال هەیەش بەرکو ناوبەرە دەسەڵاتە دموکراتان و دەسەڵاتە ئیرانێ بەرێژی هەنێک دانووساندن هەویە بڕیا وڵاتە ئەممانرە احتمال هەیە ئەو بارگرژی کێم ببن لێ هەر تشتی گرێدراوێ ئەو دەوڵەتە کوور و هەڵوەستا سپای پاسدارانێ و دەوڵەتێک و دبن کۆنتترۆلا خامنەیی لە ئیرانەدەیە گەرک وانە بخوازن وتوێژ بکەن گەل ئەمریکا احتمال هەیە ڕێکەفتنێک چێ بێ لێ نەوەکی ڕێکەفتنین بەرێ ئیران بێ هەنێک ئەمتیازن بێتر ژ بەرێ جیڤکانەوەتەوی بخوازن داوالێ بڕێت دکەن مامۆستا دەمامە دیگە داویە شرەڤەکاری سیاسی ئامار گولێ بە ریاسکات پێش ئەلمانیا بمەڕەبی گەلەک سپاس کۆمەڵی ڕۆژەمە نووسانی دژلە و فرات راپۆرتێکی ساڵانەی لەسەر پێشلکارەکانی میافی ئازادی ڕادەربڕین لە دیاربەکر ئامەد بڵاو کردوێتەوە کە بە پێ راپۆرتەکە لە ساڵی 2020دا 24 ڕۆژنامەنووس زەوی کراون لە کۆی گشتی ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسانی تردا هەروەها 43 ڕۆژنامەنووسیش بە 150 ساڵ زندانی سزا دراون. کۆمەلەیە ڕۆژنامەگەرین دیژلە و فەراتێ راپۆرە ساڵەیە بنپێکردنە مافی ڕاگەهاندنێ لە ئامەدێ ئەشکرە کرد. هێسەرۆکێن کۆمەلێ دیژلە مفتوغلو و سەردار ئاڵتان راپۆرە کوردی و تورکی لە ناوێندا کۆمەلێ خوێندن و دەستنیشان کردن کو ساڵە 2020دا 79 ڕۆژنامەگەر لە تورکیە هاتنە دەستەسەرکردن لەسەر 19 ڕۆژنامەوانان ئێریش هاتیەکردن و 1963 هاتنە ئاستەنکردن. Tek tip gazetecilik modeli yaratılmak için her yol deneniyor. Hevseroka komeleya rojnamegerin Dicle û Feratê Dicle Müftüoğlu got bi welatek ger desthilatî bixwase dengê ragihandinê bifetisîne bizanin ku li wir tiştên ne li rê tên kirin herçend armanc rojnameger bin jî ya ku tê xwestin girtina goh û çavên xelkê ye. Hêje gotine ku li gorî rapora komelê di nav salekde 24 rojnameger li Tirkiyeyê hatine girtin. Di heqê 53 rojnamegeran da doz vebûye. Doza 589 rojnamegeran didome û bi giştî not rojnameger nehal Tirkiyeyê di hebisxanê dane. Herwiha li 43 rojnamegeran 150 sal cezayê zindanê 56,000 lîre cezayê perê jî hatiye birîn. Li 145 malperan de 1966 jî hatine astengkirin. ev reqem her mehmrot kare bêje diguherî ya herî dawî niha not rojnamevan di zindana de ne girtîne ev jî wek rûreşiyekî li Tirkiye derbarê rojnamegeriyê de li ber me ye mirov dema kulvan reqema dinêre bi rastî jî dide xuyakirin ku di sala 2020 de li Tirkiye bi giştî rojnamevanî rojnamegerî rojên zehmet derbazkirine û her wiha rastî gelek pêkutiya hatine ev yek jî hem resmê Tirkiyeyê di nava qada navnetewî de dide nîşandan hem jî diwarê ramanê de çiqas pirsgirêk têne jiyan kirin viya me dide xuya kirin.
ڕۆژنامەوان کادری ئەسەن خەباتکاری ئاژانسا مێزۆپۆتامیایە ئەوش دەبێژێ مەترسی هەیە کو زەختên ساڵە 2020دا di sala 2021 de jî devam bike. Herî dawî Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdogan rojnameyeke ku salan li Tirkiye weşanê dike. Henekî xwe bû rojname kir û banga nekirin neşopandina wê rojnameyê li ragiştî Tirkiyeyê kir. Ev yek jî nîşan dide ku xebatên çapemeniyê çend kesan an çend derdoran ve têne sînor kirin û tê xwestin ku rojnamegeriyeke li gorî desthilatê li gorî dewletê bêkirin lê biguman li welatekî xebata rojnamegerî vê yekê nayê kirin rojnamegerî ku dijî vê yekê disekinin jî bi hezaran hene. Xecican Farqîn, Deng Amerîka, Amed. لە ڕۆژانی سەرەتایی ساڵی نوێدا لە شاری کازانی رووسیا فستیڤاڵی ساڵانەی سنۆمان لە پارکێکی خۆجەییدا بەڕێوەچوو. مناڵان و خێزانەکانیان پیاوی لە بەفر دروست دەکەن و بە سەونزە و بۆیاخ و هەندێکی تر دەیڕازێنن. دەیان خێزانی رووسی ڕۆژی یەکشەممە لە کاتی پێشبڕکێکردن لە فستیڤاڵی بووکە بەفرینەکاندا لە شاری کازان هاوکاتیش چێژیان لە کەشوهەوای زستان وەرگرت. ئێمە پێکەنی ناویترین و داهێنەرترین و نایابترین بووکە بەفرینەمان دروست کردووە کە ڕێگەی خۆی لە ساڵی 2020 بۆ 2021 کردەوتەوە. بەفرینەکانمان پڕن لە تەندروستی باش، شادی خۆشەویستی. زیاتر لە 25 بووکە بەفرینە لەلایەن دایک و باوکو منداڵەکانیانەوە دروست کران و ڕازاندرانەوە. بووکە بەفرینەکان تا ناوەڕاستی مانگی یەک لە پارکی شاری ئۆریتسکی دەمێننەوە. ئەمڕۆ زیاتر لە 25 کەس لە فستیڤاڵەکەدا بەشداریان کرد. 25 بووکە بەفرینەی جیاواز لێرە لە پارکی ئۆرتیسکی دەمێنێتەوە و بەردەوام دەبین لە هێنانی خۆشی و کەش و هەوای ساڵی نوێ بۆ ئێمە. ئێمە زۆر دڵخۆشین کە ساڵانە زۆر کەس بەشداریەکی چالاکانە لەم بۆنەیەدا دەکەن. ئێمە فستیڤاڵەکەمان بەدڵە و دڵخۆشین بەوەی فستیڤاڵەکە بەڕێوەچووە و بووە بە جێگای سەرنجی دانیشتوانیش. ڕێکخەرانی سێهەمین فستیڤاڵی ساڵانە ئەم ساڵ براوەیان دیاری نەکرد و لە جیاتی ئەوە هەموو بەشداربووانیان بە جووتێک دەستکێش خەڵات کرد. کاک ساڵحاکو بینی زۆرجار لە کاتی زستان لە کاتی هاتنی بەفر خەڵکەکە پەیکەر دروستەکاتن ناوی ئەنە مەتابەتی لە وڵاتانی ڕۆژاوای لە ئەمریکا سنۆمان. ئەس نەزانم چما نابێژن سنۆوەمەن خۆژن جوان و پەیکەرینترە و تدیت لە راپۆرتێ بەحساوی کرد بووکە بەفرین ینی بووکشی بە کوردی ئەو خۆشنەش ینی ئەوژی پێک بەڵام بە ئینگلیزی ڕاست دەبێژی ئینگلیزی وها بووە لەجارم ئەوە شتێکی بهتر دەربارەی زمان دەیە لەبڕاستی نەرێتەکە ئەو بوو خۆش بوو دەمال سەر بەرفێ وهاوکن راپۆرەکە باڵکێش بوو بینەری هێژا لە ڤرم دگەن داویە کورد کۆنێکشنە ئیرۆ تا جارا بێ هەر شاد بن بێنە خۆش.